ڕەنگە لە هەفتەکانی ئایندا بڕێک گەرمگوڕتری و زیاتر ببینین، بەڵام هەندێک شت جیاوازی لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو هەیە. یەکێکانەوەی کە علاقەی بە گفتوگۆکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە بۆ پێکهێنانی کابینەی داهەموە. لە چەند ڕۆژی ڕابردووە دووسێ کۆبوونەوەمان لەسەر ئاستی لووتکە و لەسەر ئاستی مەکتەبی سیاسی لە نێوان هەردوو حیزبا بینی. ڕەنگە ویستێکە بێ بۆی تەحەفوز بەم ڕێکەوتنانەوە بکرێەوە جۆرێک کەش دروست نەکرێ کە ڕەوتی کۆبوونەوەکان تێک بداوە بابەتی پێکهێنانی کابینەی خاو بکاتەوە. ئەوە خاڵێکیان، خاڵێکی تر کە من پێم وایە جۆرێک با بڵێن تێگەشتنی حیزبە سیاسیەکان و تێگەشتنی کۆمەڵگاش تا ڕادەیەک بۆ هەڵبژاردننی کوردستان جیاوازە لەگەڵ هەڵبژاردنەکانی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە، کە ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە جۆرێک نەرمتری هەمیشە تێدا هەبووە. ئەسڵیش وایە کە هەموو هێزە سیاسیەکان لە جیاتیەوەی لە باشووری کوردستان ڕووی دەمیان لە یەکتر بێ دەبێ ڕووی خیتاب و گفتوگۆیان ڕوو لە بەغدا بێ.